هەر لەبارەی ئەم پرسەوە گفتوگۆی زیاتر دەکەم میوانەکەم بەڕێز باپیر کامەلا سەرۆکی فراکسیۆنی سەردەمە لە خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە میوانی منە. بەڕێز باپیر زۆر بەخێر بیت بە کوردستان 24. مەبەستمە ئێوە وەکو لایەنێک لە نێو پەرلەمانی کوردستان بۆ چونتان بزانم سەبارەت بە دواخستنی بەردەوامی دانیشتنی دادگای فیدرالی سەبارەت بە یاسای هەڵبژاردنی هەرێمی کوردستان. سەرەتا زۆر سوپاس بۆ بەڕێستان، سڵاو لە بینەران و بیسەرانی خۆشەویست. بێگومان جەنابتان دەزانن دادگای فیدرالی محکەمەی ئیتیحادی بڕیاریدا بە هەڵۆشانەوەی پەرلەمانی کوردستان. هەر ئەو کات بڕیارێکی هەڵە بوو، هەم بۆ ئەوان هەڵە بوو نیشانە پرسیاریان لەسەر خۆیان دروست کرد، هەم بۆ ئێمەش هەڵە بوو کە قبوڵمان کرد. من ئەو کاتیش لەگەڵەوەدا بووم، لەگەڵ زۆربەی فراکسیۆنەکانی قسەم کرد کە نەدەبوو ئەو بڕیارە سەپێ بەسەرماندا. لەبەرەوەی لە دو جاردا هەموو کێشەکان دەکەونە بەغدا، بەغداش گومانی تێدانیە لە ژێر هەژمونی وڵاتانی هەرێمیدا تەعاملێکی دەستوری و یاسایی لەگەڵ ئێمە ناکە، بێگومان تەعاملێکی سیاسی دەکات. دواکەوتنی هەڵبژاردنەکان و پێکنەهاتنی لایەنە سیاسیەکان بوو بەمای ئەوەی کە ئەو کێشەیە زیاتر تەشەنە بکات و ئەو دەرئەنجامەی هەبێت کە ئێستا هەمومان پێوە گرفتارین. بەرەو قۆناغێک دەچین کە بۆشایی دەستوری و یاساییە و بەرەو قۆناغێکیش دەچین کە ئامانجیان محکەمەی فیدرالی ئەو هەموو دواخستنە کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت. لە پشتی ئەنجام نەدانی هەڵبژاردنیش بێگومان ئامانجێکی کە سیاسیە بۆ ئەوەی دامەزراوە کانی هەرێم بێ شەرعیەت بکرێن، بۆ ئەوەی ببێتە بیانوویەک ئەو قوارەی هەرێمی کوردستان زیاتر لە قاڵب بدرێ و بچووک بکرێتەوە. باشە ئەگەر ئەو کات ئێمە ئەو قەرارەمان قبوڵ نەکرد بە زنجیرە بڕیارێکی تر کە دوا بە دوای دراوە، ئەوانەش بەسەرماندا نەدەسەپی و ڕەنگە بڕیاری خراپتریش چاوەڕام بکەین ئەگەر بەو شێوەی کە ئێستا هەیە کورد ناتەبا و پەرش و بڵاو بێت و بەو شێوەیە کە ئێستا بەغدا بڕیار لە دوا ڕۆژی هەمومان دەدا. باشە بەڕێز باپیر ئەو ئامانجە چییە؟ خۆتان دەزانن لە حکمیش نەبوو دادگای فیدرالی ینی زۆر بە خێرایی لە ماوەیەکی زۆر کورتدا بڕیاری هەڵۆشانەوەی پەرلەمانی کوردستانیە، بەڵام ئێستاوە چەندین دانیشتن نەکرێت و دانیشتنەکە دواخرێ بۆ ئەوەی کە ینی لەبارەی یاسای پەرلەمانی هەڵبژاردنی کوردستانەوە بڕیار بدەن و بڕیارەکە نادەن. ئامانجی چی لە پشتی ئەمەوەیە؟ ئامانجی یەکەمی کە بڕیاریدا هەنگاوی یەکەمی ئەوە بوو کە کێشەکانی نێو پێکهاتە سیاسیەکانی کوردستان و بەتایبەتی نێو هێزە سیاسیەکانی کە دەسەڵات و حکومڕانی بەڕێوە دەبن کێشەکان قوڵ کاتەوە، بۆ ئەوەی کە مەبەستێتی ئێستا کە دەیەوێت هەموو جارێک بڕیارەکە بڕیار لێدانی دوا دەخات ئامانجی ئەوەی هەڵبژاردن دوا بکەوێت. ئامانجێکی سیاسیە بۆ ئەوەی فراغێکی یاسایی سیاسی دەستوری بێتە دی وەکو ئێستاش دەیبینین ئەو فراغە هەیە و زیاتریش بێشەرعێتکردنی دامەزراوەکانە و بچووکردنەوەی قوارەی هەرێمی کوردستانە و لە چونکە لە بنەمادا هەرچەندە لە دەستوریش داهاتوە باوەڕیان بە دروستبوونی باوەڕیان بە فیدرالیەت نییە، باوەڕیان بە قوارەی هەرێم نییە. ئەوانە پێش ئەوەی بێنە حکومڕانی کە گفتوگۆ کراوە لە چوارچێوەی هێزەکانی ئۆپسیۆنی عێراقی پێش ڕوخانی ڕژێم باوەڕیان نەبووە. ئێستا کە لە دەسەڵاتدان و ڕەوی دەکەن چۆن باوەڕیان دەبێت؟ بێگومان پێویستی بە ئەوەیە کورد یەک ڕیز بێت، هاوهەڵوێز ببێتە خاوەنی یەک وتاری سیاسی بۆ ئەوەی بەرپەرچی هەموو ئەو مەترسیانە بداتەوە ئەو ئەلەنگاریانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. باشە ینی بۆچی هۆکار چییە کە کورد یەک دەنگ و یەک هەڵوێستنیانی خۆتان دەزانن کە لایەنێکی هەرێمی کوردستانی شەکە سکاڵای کردووە لە دادگای فیدرالی لەسەر ئەم پرسە؟ بۆچی کورد یەک دەنگ نییە بۆ لەناو خۆیان ئەم کێشەی چارەسەر نەکرد ئەگەر کێشە هەیە؟ بێگومان ئەگەر ئەوە باسکەین بین کورد بۆ یەک نییە، بەشێکی بۆ ماوەی مێژووی بۆمان ماوەتەوە بەداخەوە هیچ کات لە کاتی پێویستدا یەک نین بتوانین. بە نمونە یەک جار ئێمە توانیمان یەکبوونێکی بەهێز دروست بێت لە نێوان لە سەردەمی بەرەی کوردستانی توانرا دەستکەوتی گەلێک گەورە بەدی بێن و لە قۆناغێکی گەورەمان بڕی
لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی بەڵام نەگەیشتینە دوا قۆناغی ڕزگاری نیشتیمانی بەهۆی ئەو پەرتەوازەی و ناتەباییە هۆکار زۆرن هۆکارەکان دەکەوێتە سەر بە پێی دابەش دەبێت بەسەر هەموو لایەنە سیاسیەکاندا و بە تایبەتی چەند هێزێک گەورە بێت پشکی ئەوەندە زیاتر بەردەکەوێت بەرپرسیارەتی گەورەترە گومان لەوەدا نییە ئەوە بەرپرسیارەتی هەموو لایەک بووە و لە ئێستاشدا بەرپرسیارەتی هەموو لایەکە هەموو لایەنە سیاسیەکان و هێزە سیاسیەکانە کە بەرژەوەندیە تەسکی حیزبیەکان وەلا بنێن و بەرەو بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیەکان بڕۆین و هاو ئامانج و هاو ڕاو تەبابین و هاوڕیزی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانیدا بێتە دی بۆ ئەوەی یەک گوتاری سیاسیمان هەبێت و بێگومان بەغدا هێندە بەهێز نییە کە ئێستا هەموو ئەو بڕیارانەی دەسەپێنی نە محکەمەی ئیتحادیش هێندە بەهێزە هەموو بڕیارەکانی جێبەجێ بکرێت لە ناو بەغدا بڕیارەکانی جێبەجێ ناکرێت لە ناوچەی سەوز بێتە دەرێ جێبەجێ ناکرێت بەڵام لەبەرەوەی ئێمە پەرتەوازەین و کۆمەڵێک هەنگاویان ناوە بۆیان چۆتە سەرێ بۆیە بڕیارەکان ینی کۆدەنگیەک هەیە لە بەغدا بۆ ئەوەی کە بەم جۆرە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە بکەن یان با بەدیوەکی دیکە پرسیارەکەم کەم کە ئایا ینی دەسەڵاتدارانی عێراق بڕوان بە مەبدەئی فیدرالیزم و پێکەوە ژیان نییە دەیانەوێت بگەڕێنەوە بۆ مەرکەزیەت بێگومان هەر ئەوان لە سەرەتای هاتنە سەر حکمیان باوەڕیان بە فیدرالیەت نەبووە لە زورفێکی دیاریکراودا هاتوون کە کورد زۆر بەهێز بوو یەکڕیز بوو ئەوان سەلماندووە پێش ئەوان هەرێم بووە پێش ئەوان بێنە حکومەت هەرێم بووە هەرێمی کوردستان بە ئارەزووی خۆی هاتۆ چۆتەوە ناو چوارچێوەی دەوڵەتی عێراق وەکو ئەمرێکی واقع لە سەرتاسەری جیهاندا و لە ناوەندی نێودەوڵەتی تەعامل لەگەڵ کراوە ئێستاش ئەو تەعاملێ لەگەڵ دەکرێت وەکو هەرێمێکی سربەخۆ نەک وەکو هەرێمێک کەوان بیری لێ دەکەنەوە لە چوارچێوەی بگەڕێتەوە بۆ پێشتر و لە چوارچێوەی حکمی ذاتی قانونی حکمی ذاتی بە پێچەوانەوە ئەوان ئەوەشیان بەڕەوا نابین بە گەلی کوردستان کۆمەڵێک مادەی دەستوری هەنا بۆ منە مادەی 140 مادەی کە پێشمەرگە بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی مەجلیسی ئیتحادی ئەوانە کە هەموو گرنگن بۆ کورد ئەوەی کە مادەیەکی دەستوری گرنگ بێ بۆ کورد و مافەکانی کوردی تێدا دەستەبەر کرد بێ هیچ بەلای ئەو مادانە داناڕۆن بەلای ئەو مادان دەستوریانە دەڕۆن کە حەسری هەرێم دەکەن کە هەرێم لە قاڵب دەدەن کە هەرێم بچووک دەکەنەوە کە دەسەڵاتەکانی دادگای فیدرالیە لە نێو عێراقدا ئەم بڕیارانە دەدرێن یان هیچ لایەنێکی هەرێمی هیچ وڵاتێکی دەرەکی لە پشتی ئەم بڕیارانە و ئەم جۆرە مامەڵانەوە لەگەڵ هەرێمی کوردستان بێگومان محکەمەی ئیتحادی کە ئەو بڕیارانە دەخۆشی قەنەعەتی پێنیە چونکە ئەگە 5 بڕیاردن 4 بڕیاریان سیاسی بووە دەرحەق بە هەرێمی کوردستان بڕیارێکیان دەستوری یاسایی بوو بێت ئەویش بۆیان وا کردووە بۆ پەردەپۆشکردنی ئەو 4 بڕیاری سیاسی کە داویانە بێگومان هەژمونی وڵاتانی هەرێمی بەڕوونی بە ئاشکرای دیارە و وڵاتێکی دیارە کە ئێستا لە بەڕێوەبردنی عێراقدا پشکی شێری بەرکەوتووە هەر شتێکی ویست بێت تا ئێستا لە عێراق کردوێتی تا ئێستای کە تێداین و لە عێراق سیاسەتی وڵاتێکی هەرێمی بەڕێوە دەچێت و بە سیاسەتێکی هەرێمیش بەڕێوە دەچێت بە سیاسەتی ئەو وڵاتە بەڕێوە دەچێت هەر ئەوە دەرحەق بە گەلی کورد نییە پرسیاری کۆتایی ئەوە بێت دەرحەق بە پێکاتەی سونەش بەڵام ئەوەی جێگەی داخە ئەوەی جێگەی داخە تا ئێستاش کاتم زۆر کەمە ئەمەوێت کۆتا پرسیارم ئەوە بێت کە ئەگەر دادگای فیدرالی و عێراق بەم شێوەیە بەردەوام بن ڕێگری بکەن لە ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان هیچ ڕێگایەکی دیکەی لە بەردەمدا هەیە دەتوانێت هیچ بکات بە کورتی وەڵامە بێت بەڵێ ڕێگای تەبایی ڕێگای یەکڕیزی دەتوانێت وەڵام بێ دوو دەتوانێت وەکو چۆن سەرەتا هەرێم چۆن هاتەکایەوە چۆن پەرلەمانی کوردستان بۆ یەکەم جار یاسای ژمارەیەکی بە کۆمەڵێک دادوەر هاتن یاساکان داڕشت و لەلایەن بەرەی کوردستانیەوە پەسەند کراو دواتر بەو یاسایە هەڵبژاردن بەڕێوەچوو دەکرێت ئێمە هەمان ڕێگە بگرینە بەر ئەگەر ئەوان نەیانەوێ و قەوارەکەمان لێ تێکدەن ئەگە بیانێ قەوارەکە کۆتایی پێبێنن
ئەگە بەیانێ دامەزراوە شەرعیەکانی ئێمە بێشەرعیەتکەن بێ متمانە بکەن بێگومان دەتوانین بەڵام ئەوە بە هاو هەڵوێستی و یەکڕیزی هەموو لایەنە سیاسیەکان دەکرێت وەڵامیش بدەینەوە و دەکرێت بەبێ ئەوان ئێستا بەبێەوەی دادگای فیدرالی بڕیاردا ئێمە خۆمان ڕێککەوین بەڵێ ئێمە بەو شێوە ڕێک دەکەوین و بەو شێوەیە بەو شێوازی هەڵبژاردنەوە بتوانین هەڵبژاردن ئەنجام دەین. دەستخۆش زۆر سپاس بۆ چوون و شرۆڤەکانت بەڕێز باپیر کامەلە سەرۆکی فراکسیۆنی سەردەم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەگەڵم بووی.